مامۆستا عەباسڵاو لە ئێوە لابینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە بڕێوایە پاشانخولەکێکی دیکە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ هەردوو جێگرەکەی مستەفای سێقادر و هەروەها شەعب شێخ مستەفا جێگرانی سەرۆکی هەرێمی کوردستان بگاتە گردی زەرگەتە و لێرە لەلایەن ڕێخەری گشتی و ئەندامانی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەکەوە پێشوازیان لێ دەکرێت و بڕیاری ژوایە دواتر سەردانی بڵێن هەر لە میانی سەردانەکەیدا بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ گردی زەرگەتە سەردانی نەماو چیا هەردوو کوڕی نەوشیروان مستەفای ڕێخەری کۆچکردوی بزوتنەوەی گۆڕان بکات و دواتر کاتژمێر دووش بڕیار وایە لەگەڵ کۆچرت ڕەسوڵ جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کۆ بێتەوە. بە پێ زانیارانی کە دەستی ئێمە کەوتووە لە کۆبوونەوەکانی نێچیروان بارزانی و هەردوو جێگرەکەیدا لەگەڵ هەردوو لایانی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی ئەو پرسانی کە داوتێ دەکرین بریتین لە یەکەم هەمواری دەستوری عێراق و ئێستاکە لە عێراقدا زۆر باس دەکرێت و پرسی گەرمی هەنووکەی ئێستایە هەمواری دەستوری عێراق داوتێ دەکرێت و هەروەها چارنووسی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ئەویشێکی دیکە بە لە تەوەری گفتوگۆکان و هەروەها ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر بابەتی بودجە و ڕەوانە و ڕادەستکردنی نەوت یەکێکی دیکە بە لە تەوەرەکان کە لە دوێنێ و پێرەدا ئەو ڕێکەوتن لێوان ڕێکەوتنێکی سەرەتایی لە نێوان هەرێم و بەغدا لەسەر و پرسە واژۆ کرا و بڕیاروانی نێچیروان بارزانی لەگەڵ لایەنە سیاسەکاندا و دوو لایەنە سیاسی کە لەگەڵیاندا کۆ دەبێتەوە تاوتی و بابەتەش بکات. هاوکات ناوخۆی هەرێم پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان ڕەوشی سیاسی و ئایندەی هەرێمی کوردستانیش گفتوگۆی لەبارەوە دەکرێت بە تایبەتتر پرسی دەستوری کوردستان کە بڕیار وایە لەم خولەی پەرلەماندا بنووسرێتەوە و ڕەشنووسەکەی ئامادە بکرێت و دەنگی لەسەر برێت و بخرێتە ڕاپرسیەوە یەکێکی دیکە بێت لە تەوەرە سەرەکیەکانی گفتوگۆی نێوان نێچیروان بارزانی لەگەڵ لایەنە سیاسەکان کە ئەمڕۆ سەردانیان دەکات. ئەوەی کە بەدەستی ئەمە گەشتووە نێچیروان بارزانی ئەمڕۆ سەردانی بزوتنەوەی گۆڕانەکات و سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکات. ئەم سەردانی بۆ لایەنە سیاسەکان بەردەوام بێت بەڵام بەوەی کە بارەگای ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەمینداری یەکگرتووی ئیسلامی ئەمانە لە هەولێرن بۆیە بۆ سەردانی ئەو دوو لایەنە دەچێتەوە هەولێر و لە سلێمانی سەردانی ئەو لایەنە سیاسیان ناکات و لە هەولێر سەردانی ئەوانیش دەکات. هاوکات ئەوەی کە بەدەستی من گەشتووە سەردانەکەی نێچیروان بارزانی و هەردوو جێگرەکەی بۆ لای لایەنە سیاسەکان وەکو هەنگاوێکی جیاوازی دەستپێشخەریە کە چەمانگێکە لە پۆستی سەرۆکی هەرێم دەست بەکار بووەوە دەیەوێت لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمدا پەیوەندیکی باشیە بێت. هاوکات دەوترێت وەکو وەڵامدانەوەیە کە بۆ ئەو بەدەمەوە هاتنی لایەنە سیاسەکان کە لە ماوەی ڕابردوودا نێچیروان بارزانی بانگێشتی کردن بۆ کۆبوونەوە لەسەر بارودۆخی عێراق بۆ گەرم و گوڕێکە هاتن بەدەم نێچیروان بارزانیەوە ئەویش وەکو وەڵامدانەوەیە کە بۆ ئەو بەدەمەوە هاتنی لایەنە سیاسەکان سەردانی سەرجەمی لایەنە سیاسەکانەکات ئەو لایەنە سیاسانی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمدا و ئەوانش کە ئۆپۆزیسیۆنن. ڕاستی حەمامین پێم نێرمان لە شاری سلێمانی زۆر سوپاس.